وان کەسو کاری خزمەتا مەکری هەر ئەو پێشمەرگە کوڕێوی خەلکیە سەرپەرشتیە سەرۆک بارزانی دیسا قهرمانیە خوا جیهان مەندەهۆشکردن و مژولی ئازادکردنا شنگالا مەنە و شنگال نیڤنیڤە ئازادکردنە و پلانە بەردەوامەش بۆنە ئازادکردنا شنگالی سەرانسەر ئەمت بینن پترش 1000 کیلۆمتری محور یە بەرسینگرتنا داعش هەیە لێ جەنابی سەرۆک بارزانی سۆز سەرڕەحا خۆدا بوو ڕونشتنا خۆلگەل شخصی وەکیلێ میر و جەنابێ بابە شێخ و کەسایەتیان ئێزیدیا گۆتەوان ئەگەر من ڕوحا خۆل سەردانیا دویا ئەس دەڤەرێ ئێزیدیا ئازاد بکەم و ئەس حەیفا ئێزیدیا لە عەردێ نەهێلم و سەر دەستێ بابە شێخ و وەکیلێ میر ڕەشا ئێزیدیا هەلگرت ئەو بوو جەنابێوی سۆزا خۆبجیئانی جوان محورە هەمیێ هاتە ڕۆژاوایە کوردستانێ سەربازگەها خۆچێ کرد و مژولی ئازادکردنا شنگالێ بوو و دەرکەتە سەرەکیایە شنگالێ پەیاما پشتڕاستکردنا ئێزیدیا ڕاگەهاند شعالیە دەوە حکومەتە هەرێما کوردستانێ گۆر وان گوتنن جەنابێ پارێزگار ئەم شاهدن ئەوە ممکن بە حکومەتە هەرێما کوردستانێ سەر ئاستێ ئیدارە دهۆکێ درێغی نەکریە لێ ڕەوشە پەریشانە و ژیانە ئاوارەیە و بارێک گرانە سەر ملێڤێ حکومەتێ هەرچەندە حکومەت و ملەت ji bo xizmeta vî xelkî hev timam dikin lê em nikarin bêjin rewşa vî xelkî il astê başiye ye jiyana awara jiyana perîşan e eksîrên destê Daeş gelek cara xelkê me yê şerefmendê şingalê dibêjin xwezî hijmara qurbaniyê me mîne hijmara enfala barzan bûye 8000 bana bes namusa êzîdiya namusa miletê Kurd nekete destê van kafira ئیرۆ حکومەتە هەرێما کوردستانێ هەمی ڕێ و دربێ خوا ئۆفیسێن تایبەت هەوڵدانێ جودا جودا سەر ئاستێن دەستگایت ئەمنی سەر ئاستێن پێشمەرگە سەر ئاستێن کەسایەتیên دۆست بەرەبەرەڤی خەلکی قورتالکە بەلکی هەگەر 5000 من 2000 هاتنە قورتالکردن دیسا گازیامە بۆ جەنابێ سەرۆکە هەوڵدانێ بکن فشارێکێ بێخنە سەر دام و دەستگا ڕێکێ ببینن چووکە کولال سەر درێ خەلکێ ما قورتالکردنا وان کەچوو بووک و زارۆکێن ناو دەستێ وان کافرایە ئەوە هەمی ئەم دکارن بێژن ئیرادەکێت دنەما ئەم ئەو ڕۆژە چۆ ئەمت بێخودان بن ئیرۆ مە کوردستانەکەیە مە سەرۆکەکەیە ڕێبەرێمەیە دویا ئەم ئیرادەکە قایم مصیبەتا خۆ ئەرزان نەکن ئەو دەنگێش ناف ئێزیدیا بلند بن هیڤیدارن سەر ئێزیدیانەیەنە حەسێب کردن جێ مخابنیەیە هەندێک هەنە ئێزیدیا شاشتکن پشتیوان قوربانیە دخوازن ئێزیدیا وڵاتی وان جودا بکن یان جی ئالا و ئالەکێ چێکنش ئالا کوردستانێ جودا یان بژنە ئێزیدیا کانتۆنەکێ چێکن یان کیانێکی چێکن ئەوە هەمیژی دژمناتیە لەگەڵ ئێزیدیا ئەرکێ هەمی لایەنێن سیاسیە ئەگەر وەفادارێ قوربانیên مەبن یەک رێزیان ئاڤمالا کوردی بپارێزن و مەهمبێز بکن تندروێڤێ مالێدا نەمە شاش بکن و بەرێ خەلکێ مە بدنا شاشیان مصیبەتێ خۆ ئەرزان بکن نەمە ڕابردوویەکی جودا هەبوو نەمە ئەڤرۆیەکە جودا هەیە نەمە ئایندەکی جودا هەیە ئەم نەمێوانن سەروی عەردی کەڤنێڤی وڵاتی ئەمن ئەم شریکن دوهیت قوربان و دانی و بەرخۆدانێدا ئەم شریک بوون ئیرۆ ئازادی و ئاواکردنێدا ئەم شریکن گازیامە بۆ شەخسێ جەنابێ سەرۆک ئەزبەنی دۆم درێژ بوو لەزێل ئازادیا تمامە شنگالێ بکن بزاڤا قورتالکردنا یەخسیرا بکن دا ئەف خەلکێ دوێ ژیانە پەریشانە ئاوەڕێ دەژیتن ڤەگەرە سەر جیوارێ خۆ بلا ئەمنیەتا وان گەرەنتی ببە بلا باوەریا وان لێ ڤەگەرە و گازیا یا فەرمیە ئەزدما هەر سێ سەرۆکاتیا ئەوە بە بەسل هیڤیا 140 بێلن ئەوە بسەرێ مەهاتی بەسە ئەو بەرخۆدانە درێژیا دیرۆکێدا مەکری تێرە هەندێتکە خەلکێ مە بێژە بەلێ کوردستان و ئەم ڤەگەرن و ئیدارەکە یەسەر بخۆیە گرێدای ئەربیلێ شنگالێ ڕەچێ ببە میزانیەکە تەرخانکری بە گۆر قوربانیدانێ وان بە ئەفدە بەرەبێتە ئاواکردن گۆر قوربانیدانێڤی خەلکی بلانهۆ ئیدارەکە سەر بەخۆ بە حتا سبەی ئەڕضیەتەکە قانونی چێت بە ئەو دەڤەرنە ببنە پارێزگا و مینە دلێ خۆ کوردستان وێ دەڤەرێ ئاواکە من گەلێکش وەختێ جەنابێ وەبر پەیاما من پەیامەکە درێژە ئەز لەوێ دەرێ کوتایی بینم سلااف گیانێ شەهیدا سلااف وی حالێ ڕەزیلێ ئێکسیر تێدا سلااف ڕەوشە پەریشانە ئاوارە و زۆر سپاس